نزانکە بە بڕیاری وەزارەتی بازرگانی عێراق لە دابشکردنی بەشەخۆرەکی مانگاندا چەند مادەیەک بڕیارە زیاد بکرێت بۆ هۆکاری کە ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ بگیرێت و ئەو بڕیارەش هەرێمی کوردستان بگرێتەوە. ئەپرسینەم زیادکردنە لە مانگەوە دەست پێ دەکات یاخۆت هۆکار چییە کە پێشەوە با بڵین ئەم مادانەکە زیاد دەکرێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر دابەزی نرخی مادە خۆراکیەکان لە بازاردا هەروەها هۆکار چییە کە لە بەشێک لە پارێزگەکانی عێراق لە بەشە خۆراکدا هەندێک مادە هەیە و لە هەرێمی کوردستان و مادانە جابەش ناکرێن و بۆچی هەندێک لە هاوڵاتیان گلیان لە کوالەتی و جۆری ئەو خۆراکە هەیە و مادە خۆراکیانەیە کە لە بەشە خۆراکی مانگانەدا وەری دەگرێن ئێمە پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری دیکە لە میوانەکەمان دەکەین کە جەنابیان شەوکەت محەممەد بەڕێوەبەری دابشکردنی بەشە خۆراکی سلێمانین ڕاستەخۆ لە ستۆدیۆ لای من ئامادەیە کاک شەوکەت بە خێرهاتی سوپاس بۆ ئامادە بوونێت. سپاس بۆ جەنابتان، سپاس بە دەرفەتە. باشە کاک شەوکەت ئەمێ سەرتاوە پرسم بەگشتی لە پارێزگای سلێمانی و سنوورەکانی دەوروبەری بەگشتی چەند خێزان بەشە خۆراکی مانگانە وەردەگرن سوودمەندن لێ. سپاس بۆ جەنابتان، وەکو تۆزیحاتێک لەسەر بەشە خۆراکی وڵاتیانی شاری سلێمانی ئیداری شاری سلێمانی ئێمە ئیدارێکی زۆر بەرفراوانمان هەیە تاوان پێگەی لە دوو پارێزگا و دوو ئیدارە پارێزگای هەڵەبجە لەگە پارێزگای سلێمانی ئیداری گەرمیان ئیداری ڕاپەڕین ئەم چوارە هەمان عید بەڕاتکەمەیە کە سنوورێکی بەرفراوانە دانیشتوانەکەمان 2 ملیۆن و ئەم مانگەکە داتاوەرگێ 2 ملیۆن و 65 کەس خۆراک وەرەگرێت ئەم مانگی نووە کە خۆراک تۆزیعەکەین هاوڵاتیانی شاری سلێمانی 2 ملیۆن و 65 کەس سوودمەندێ لە خۆراکانە ئەو خۆراکانی کە ڕۆخۆتانزان ئەم خۆراکە لە وەزارەتی بازرگانی عێراق و لە پارێکی حوتی ساڵی 2023 پێڵەن سەبەتەی خۆراک ئەم سەبەتە خۆراک چەند مادەیەک لە خوانەگرێت کە هیچ بریتە لە مەسەر 3 کیلۆگرام برنج لەگەڵ 1 لیتر زەیت 1 کیلۆگرام شەکر 500 گرام فاسۆلیا بۆ هەر یەک نەفرێک 500 گرام لیستک 500 گرام لەتکەنۆک و 400 گرام قوتوێکی بچووک پێڵەن دۆشاوی تەماتە ئەم شەژمە ئەم حەومادە سابت کراوە لەم سەبەتە خۆراکیە بەڵام فاسۆلیاکە لەگەڵ نیسکات جارجاری مانگی فاسۆلی جارجار نیسکە مستەمەڕ ئەوانم بەش-بەشیان باش هەموو هاوڵاتی 7 کیلۆگرام وەرەگرێت و بە پێ دانشکە بتمان هەموو کەسێکیش لە تاسە سەری خۆمان لە قڵازێ و تا گاتە خانەقین سوودمەند دەوێت لە بەشە خۆراکە و ئێمەش خۆشبەختانە و بەرەبەراتەکەمان توانیمانە بە ستافێکی کەمەوە بە ئیداری کەمەوە ئەم بەشە خۆراکانە گەین دەستی هاوڵاتیان و بۆ ساڵی ئەم ساڵ کە پێڵەن ساڵی 2020 تا ئێستا کە 8 حەستە خۆراک دابشکراوە ناو شاری سلێمانیە عێراق خۆی 9 حەسی دابشکردووە هەشتمان دابشکردووە ئێستا لە حەسەی نوانی یان لەگەڵ عێراقین هیچ دوانە کەوتین یعنی وەکو عێراق دابشمان کردو توانیمانە بڕێکی زۆر خۆراک گەین ناو شاری سلێمانی بەڕاستیەکەی تەقدیرەکرێت مثلا هەموو مانگێک وەکو پێمە 6500 تن بەس برزمان پێویستە بە ناو شاری سلێمانی 2500 تن بەس شەکرمان پێویستە 2000 تقریبا لیتر بەس زەیتمان پێویستە بەلانی کەمە 1050 تن فاسۆلی 1050 تن لەتکەنۆک 1050 تن نیستێک لەگەڵ 750 تن دۆشاو کە مانگانە بێ کەمە کورتیەکە پارێزگاکە 15000 تن تقریبا نزیکی 15000 تن خۆراک دابشەکەن ئێمە هەموو هاوڵاتێکی عێراقی 8 کیلۆگرام و لەگەڵەوەش حەجم موادێک لەن وەزارەتی بازرگانی عێراقەوە کە دەرەچێت تەبعاً وەزارەتی بازرگانی حکومەتی هەرێمی کوردستان هاوپشتە لەگەڵمانە هاوکارە لەگەڵمانە ئەو مادانە کە هەیە ئەو ئەڵی لە کافەتە فەرۆ لە بەسە تا سلێمانی یەک جۆر مادەیە هیچ جۆرە فەرق و فڕقێکی تێنیە تەنها جۆرەکە لێشتا مەسە بۆ نمونە چەند جۆرێک مەسە دۆشاویە کە پێڵ ئاڵتوسا بیلباکوانە بە هەمان شێوە ئەنا وەکو برنج هەر یەک جۆ برنجێت وەکو بەسە شەکە هەر یەک شەکر وەکو لیتر زەیت سێ چوار جۆر هاتووە مەسە ئاڵتوسا هاتووە دار هاتووە بیلباگ هاتووە ئەمان هاتووە بە پێی جۆرەکان یعنی فەرقی نییە ئەوەی کە لە عێراق تۆزیع کرێت لە محافزەی جنوبی عێراق لامەش تۆزیع کرێت. باشە باس لەو کرد کە ئەو سەبەتی خۆراکی کێت لێرە لە دابشکردنی هەشتم سەبەتی خۆراکیان کە دابشەکرێ بەڵام ئەوەندەی ئەگەدارم هەڵە نەبم لە عێراق نوێم سەبەتە دابشکرێ و ئامادەکاری دەکرێت بۆ سەبەتی ئێستا خۆشبەختانە لە مانگی نوێ یعنی سەبەتەی نوێ تقریبا 150 دابش کراوە بەڵام کۆمەڵی فرق و فرقی مەسە لێرە بۆ نمونە ئەو فەرق و فروقانە کۆمەڵی کێشی ئیداریمان هەیە لێت ناشتان بەڕاستەکەی ئەم خۆراکە پێویستی بە کارمەندێکی زۆرە پێویستی بە کۆمەڵ ئیشی ئیدارەکار زۆرەیە ئێمە سپاسی بەڕاستی بەرپرسانی خۆمان لە سنووراکەین ناڵم هاوکاریان نەکەین بەڵام وەکو پێویستە بەڕاستەکەی لان وەزارەتی بازرگانی عێراق و کۆمەڵ ئیمتیازاتی باشێ بۆ نمونە ئەدرێت بۆ بڕەوەراتانی کەلیشەکەن لا ئێمە هیچ شتێکمان نییە ئەمە بۆ فەرق فرق مەسە بۆ نمونەیەکی تایبەتی لە پارێزگای سلێمانی هەموو کێشەکانمان چەند جار بەرز کردو بە سەری خۆمان جەنابی پارێزگا جەگری پارێزگا سەرۆکی ئەنجومەن سپاسیان نەکەین هەموو کاتێک هاتن بەدەمانەوە بەڵام ئەوان شتوانەکان هەروەنەیە جەنابی کاقوبا جەگری سەرۆکی حکوومەت چەند جار ئاگادارمان کرد لە مەسەلەکە لە سلێمانیە نووسنگی تایبەتی خۆی هەیە بۆ هەموو ئەو بەرپرسە حیزبیانە کە لەم سنووران بەڕاستەکەی کە لەم شاران ئاگادارکراتە لە مەسەلەوە یەکەم ئێمە ستافێکی مۆزەفمانەیە وەکو پێم وتی ئیدارەکەمان چوار ئیدارەیە دوو پارێزگا دوو پارێزگا دوو ئیدارەیە
ئێمە هەمان تقریبا بەلانی کەمەوە ئەبواە لە مەغزانەکانی هوانە بەلانی کەمە 40-50 مۆزەفی کارمەندمان هەبە کە بەس ئیشی گەنجی ناکرێت ئێمە دوانمانێ هەمووی خانشین کراوە شەنجا داوامان کردەوە نەتاعیناتمان بکەن نەگری بەسمان بکەن نەیشمان بۆکەن بۆ ستافەکەمەوە توانیمانە بچین ژێرباری ئەوەی کە مەسەل ئەو عەمەلە گەورەی خۆراک کە مەسەل ئەو مادانە وەرئیگرێت ڕۆژی بەلانی کەمە 40-50 وەری داگیرێ بەلانی کەم هەزاتەن دابەشە کرێ ئیتخالی مەغزەن کرێ وەرگیرێت ڕێک و پێ کرێ کیلۆ بە کیلۆ خرد ناسارە بچێ بۆ بریکارەکانی خۆراک لێشم تاوای بریکارەکان کرد بەڕاستیم پێویستی بە کاتێکی زۆر و سافێکی زۆرە کاتە دووبارەمە کێشەکە لە کێشەکە لە ئیدارەدانەکەوەیە مەسەلە سونی خوان کرد دووەم مەسەلەن بۆ منە گەنجینە حکومەتی عێراقی و کەنجەنی کە دروستکردن ساڵی هەفتایی باش بەڕاستی و گەنجینانە زۆر کۆنن پێویستیان بە نوێژنکردن هیچ جۆرە ئەگەر بە من بێ خۆراکی ناکەم بەڕاستیکی چکە هیچ جۆرە مەرجێکی تەندروستیانەوە چەند جا کتابیشتان وەسەری خۆمان بەرزکردەوە لەبەرەوە بەلانی کەمە ئێستا لەم کاتە سلێمانی کاتێ ئەو گەنجینان دروست کراوە مەسەلەن پلان ئەو کاتە دانیشتوانی شای سلێمانی 175 کەس بوو سلێمانی بە عام 175 کەسیا بوو توانرا ئەو مەغزانە لێ دروست کرد 12 بەڵام ئێستا سلێمانی 2,900,000 کەسە هەر ئەو مەغزانانەمان هەیە لە غەشتیکە ئەمە بەڕاستی کولفەی ئەم کاتێ ئێستا خۆراک ناگرێت تەقبل ناکە لە ئەستۆ ناگرێت توانانیە پێویستمان بەلانی کەم 30 تا 40 گەنجینە ئێمە هەمان 12 گەنجینە ئەم نەبوونی گەنجینە بۆ بارقورسێ لەسەر ئێمە مەسە بۆنەوە ئەو ڕۆژ خۆراکی کە ڕۆژانێت ناتوانین لە کاتی خۆیان داگیرین بیخەنە شوێنەکان هەرچەند درێغیمان نەکردو نشمان ڵاوش کرد سلێمانی بگێتەوە ڕادێ بەڵام لەگەڵەوەش ئەگەر بکرای باشترە بوو ئێمە باش کاک شەوکەت هەڵەنە هەندێک پێم وایە بە گەنجینێکی گەورە لە دروستکردندا ئەگەر بێت و گەنجینێ بکرێتەوە کەمێک کارەسانی نابێت بۆ ئەوانە بۆ ئێمەنیوانە بازرگانی هیچیان بۆ ئێمەنی ئەبای کۆزاتی بازرگانی و حکومەتیان بۆ خۆی بکرد کێ بەرپرسە لەوەی کەم گرفتە چارەسەر بەڕاستیەکەی داوامان کرد سەری خۆمان جەنابی وەزیری بازرگان داوامان کردووە مەسەلە بۆ نمونە لە سەری خۆمان داوامان کرد ئەوانش خۆشبەختان کتابیان کرد بۆ سەری خۆیان یعنی بۆ ئەم بەڕاستی حەق خورد نەبەرەمەی پلانە بۆ لەمە لە بەدە سەڵانی داهاتومان بتوانم گەنجینیان دروستکەین هیچ بەڵێنێکیان پیاون کام گرفتەکان بۆ چارەسەر دەکەم وعدیان پێدان کە گەنجینمان بۆ دروستکەین ئێستا مەسەن چەند ساڵ لەم تقریبا ساڵ 2016 بە 2 گەنجینان بۆ کردین سەوانە باشە فریامان کەوتووە چۆن بیانە شتێکی باش لە پلانە هەیە گەنجینەی تر دروست بکرێت والله ئاگادارێکن شەڵا بمان هەیە بۆمان دروستکەن بەڵام بەڕاستیەکەی بۆمان کەن چاک دەستێ مەسەل نەبوونی مکافە و پارە خۆتان زان سلێمانی قەیرانێکی دارایی زۆرە ئێستا یعنی بەڕاستەکەی پارەی کولفەیەکی مقاولی زۆرمان لە پارەمان نادەنێ ئەوان ئیشراکرد ئیشان پێ ناکرێ ئێمەشمان بە پارەی ڕۆژانە پێویستمان بە 75 ملیۆن دینار هەیە کە بدرێ بەکرێ کاتکرا ئیشەکە کەیشەکە پارەکەی بێتێ ئەمەش تۆ قسەبان لەگەڵەوە شاماداتە بەری بە هەممانەش و بەیش و گوشتمان توانین شانەکەی نێڵین ئەم مەسەل ئەم کارانە بۆ هۆی کە مەسە ئێمە نەتوانین عێراق دابەشین اینجا هەر فەرمانبەرێکی عێراقی لەو بەشە خۆراکی تا بەشێکە سوودمەندە لە ملیۆنێک تا ملیۆن 400,000 نەوەرەگری ئێمە 1 دینار پاداشمانی لەبەرەمانە یعنی ئەم سەبەبانە بۆتە هۆی ئێمە مەسەی عێراق لە نوابێ ئێمە لە هەشتا مەسەلی ئێمە لە نوێن ئەوە چی بۆتە حەسەی پێشی بەڵام لەگەڵ شای مەتوانیمان ئەم شتانەکەی نشێڵین کوردستان لەشتان ساخ خۆراک بێتەوە هەوڵی خۆشماندێنەوە بەردەوام بێت باشە لەشتان ساخ بێ کاک شەوکەت ئەم بڕیاری کە وەزارەتی بازرگانی عێراق دەری کردووە بە زیادکردنی هەندێک مادە بۆ بەشە خۆراکی مانگانە مادەکان چین هەروەها ئەم بڕیارە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و لە کێوە ئەتوانین بڵین ئەگەر هەرێم بگرێتەوە لێرشدا بەشەکرێتەوە خۆشبەختانە دەست بەکاربوونی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی یەکەم کۆبوونەی یەکەم تایبەت یەکەم خاڵەسە خۆراک دەست بکرد باش یعنی بەڕاستی ئەبێ هەر لێشۆ یعنی داواکارم حکومەتی هەرێمی کوردستانی خۆشمان یعنی لە بەرنامە بێ خۆراک شادەماری وڵاتە خۆراک اقتصادی وڵاتە یعنی تۆ دیقەت بە سەرۆکوەزیرانێ دەست بەکاربوونی یەکەم کۆبوونی بەیانێکی لەسەر خۆراک دەست بکرد ئەبێ خۆراک چاکرێ وەکو مادەکان باشتر کرد نوعەتەکەی گۆڕێت وە زیادش کرێ ئەمە بەڕاستی اعتیماددان بە خۆراک اعتیمادە بۆی کە مەسەل ئەم خەڵک ئەم هاوڵاتیانە پێویستیان بۆی ژیانە زیاتر بشێ بکرێت خۆشبەختانە ئینشەڵڵا ئومێد دەکەم ئەوەی کە بە تعلیمات بمان ناتوە بە نووسەبمان ناتوە بەڵام وەکو لە ئەعلامەکانە ڕاگەنراوە پێمان مەسەلەن سوحینی بەزاکرد مەحسوقات وەکو تایت و سابوون و ئێستا لە جنوبی عێراقشا شیر و ئات بە سعرێکی بازرگانی ئەدرێ بە خەڵک بەڵام بە پارە کەمتر لە سعری بازار باش ئێمە وەرمان نەکرد بەڕاستی شوێنژێباریەوە لەبەرەوەی کە بە پارەیە چکە بەسە بۆ نمونەی قوتوێشی لە بازار بە 6,500 لیۆ دیمە 500 بۆ مناڵ هەزاری فەرقە بۆ نمونە ئاردی سفر فەردەی لە بازار مەسەر بە 30,000 بۆ ڕەنگە هەندێک هاوڵاتی هەر بەکاریشی نهێنێ و شیرێکە لێ 5 ئەوان جنوب زۆر پێیان پێ چکە حاڵی جنوب زۆر خراپە خاڵی مەسەل عێراق بە تایبەت زۆر لە وەزعێکی فەقیری زۆر ئاژین هەمووشیان پێویست باش بەڵام شکر خۆمان بژێوی تۆزێ باشترە اینجا مادەم توجاریشە ئێمە نەچین ژێرباریەوە
هەرچەند نرخێکی کەمیتیایە بەڵام ئەگەرم شیرە لێرەش دابش بکرێن نرخی هەندێک لەو شیرە بازرگانیانی کە هاتە هەرێمەوە ئینشاءالله نابۆ دەکەم ساڵ 2023 گەبێتە بەردەوام بۆ ئێمەش بنێمەش ئامادەین تا بەشکی مەساوڵاتیان هیچ کێشەمان نییە ئەوەی کە بەرچاو بە گوێن کۆتەڵێن تایت و سابوونی بە زیاد دەکرێت کەرە و دوو مادەیە زیاکرێت ئەوەی کە یعنی بەێمان ڕاگەاندۆ کە شتێکی تەڵەوە دومادیت ومێ دەکەم مەسەل مادەکانش گۆڕن بۆ نمونەوەی کە زۆری اعتمادی لەسەر مەسەل برنجەکە جۆرەکەی چاکرێت نوعی تربیوانش اعتمادە لەسەری یعنی بەڕاستەکەی هەوڵێکی زۆر هەیە لە حکومەتی عێراقیەوە کە بۆ مادە خۆراکیەکە باشە پێ دوایە ئەگەر بێت مادانە زیاد بکرێت لە بەشە خۆراکە جگە لە مادانە مادەی دیکەش زیاد بکرێت بۆ بەشە خۆراکی مانگانە کاریگەری بێت لەسەر دابەزی نرخی مادە خۆراکیەکان بە تایبەتەوەی کە لە بەشە خۆراکە وەردەگرێت لە بازاڕە دابەزێنرێت زۆر ڕاستە خۆی لە ڕاستە یەکشت ئەگەر دیقەت ساڵانی 2014 بە داعش و نەبوونی سویلەوەوە مادەکان کەم کرانە چکە بۆ ئەو پارە نەبووبیێن بۆ ذاتی بازارە بەڵام ئێستا خۆشبەختانە پارێکی خیاڵی سەفکرا بۆ خۆراک خۆی لە 6 تریلیۆن دینار تێپەڕەکە یعنی 6 میلیارد دینار 6 میلیارد دلار ئەم پارە بەڕاستی مشتێکی پێکرێت و ئەم کاتی حکوومەتی تش بەڕاستی اعتمادی خستە سەرم خۆراکە لەبەرەوە بوونی ئەم مادانە هاتی ئەم مادانە زیادکی مادەکان بە پێی ئەو اقتصادیە ئەنجومەنی وەزیران بەشی ئابووری زیادیکە خۆراکان زیاتر زیاد دەکرێت و ئومێد دەکەم زیاتریشیکەن بەنسبەت بازارڕە بەڕاستەکەی لێ ناشارمەوە هاتنی خۆراکان ئەگە بوات یەک مانگ ئەم مادان نێتە بازارەوە بازار خلاصانی پێ دیاریدا نمونمان زۆر لەسەری کاتونی زیت خۆیدا لە 65,000 فەردەی برنجی ئامی کە خەڵک دەڵێ مەسەلەن باش نییە و جۆرەکەی وانێ خۆیدا لە 670,000 ئێستاکە برنج 22,000 کاتون 30,000 لە بازار وە زیاترش دابەزی واشتە چکە بۆچی ئەو مادانی خێنی بازارەوە مەسەرەن 150 ژیانی هاوڵاتیان دابینەکە لە فاسۆلیا لە لەکەنەوە لە نیسکانە خەڵ ناچی هەمی کەرەوە جاران وەکو زەید وەکو شەکروانە لەبرم بەڕاستی کاری سەر بازار وتەوەی ئەوەی مەسەلەن بازار هەڵاوسانی پێوە دیار نامێنێ و پارسەنگی بازار ڕاکری باشێکی زۆر باشە ومێ دەکەم ئینشاڵڵا زیاتریش بێ باشتریش بێ بۆی هاوڵاتیان زیاتر سوودمەند بن بۆ ئێمەش وەکو خۆمان بەخۆ حاچمان پێ لەسم خزمەتی هاوڵاتیان باشە کاک شەوکەت خۆشت باست لە گۆڕینی جۆری هەندێک خۆراک کرد بە تایبەت برنج هاوڵاتیان گلی ئەویان هەیە کە کوالەتی و جۆری برنجەکە باش نییەوەی کە لە بەش خۆراکات دێ بە تایبەت لەم چەند ڕۆژەیە جگە لە برنج ببوورە لەم چەند مانگی ڕابردووە ئەو زەیتی دابش دەکرا هەندێک گلی ئەویان هەبوو کە بۆن ساردی لێت بەڵام خۆشبەختانە پێم وە بێ لەم مانگەیەوەی کە وەرگیراوە جۆری ڕۆنەکەی گۆڕای خۆ زەیتەکە گۆڕا هۆکار یەمانە چییە چەند تا چەند هەوڵ درراوە کەم جۆرانە باشتر بکرێن ئێمە هەموو کاتە لەگەڵ هاوڵاتیانە بەڕاستی هەموو کاتێک داواکاریەکان و گلەیەکان و گازەکانی وڵاتەکانی سەستەرمان بەڕاستی ئاواتەخواش مەسە هەچێک مەسە منێ بە خوان وەکو بەڕاتی خۆراکی سلێمانی هەموو کاتی وتومە لەم کەناڵ جاشتاڵێم هەچ هاوڵاتیەک هەچ کەسێک کە چ بەش خۆراک گۆرەگەی یەک بینی یەک تۆز بەش خۆراکەی چاک نەوەری نەکەی بەڕاستەکەی ئێمە ئامادەین بۆ گۆڕین ئامادەی بۆ جۆری باشتر بەنسبەت جۆر و کوالیت دوو جۆر کوالیت مەسەل جۆرێک لەوێ کە مەسەلەن چەند فاسێکی بۆ کرێ ئەو مادانەکەی لەمە 4 جۆر پێ فاسان بۆ کرێ هەتاکو شیاو نەبی نایخێنی بازار مەسبەت جۆرەکەشی کە مەسەلە برنجی تایلند یا برنجێبانی بەڕاستەکەی ئەوەی کە حکومەتی عێراقی عقدەکەی کات بەحسابی خۆیان باشترین جۆری برنجە کردووە بۆ هەموو ناوچەکانی بە هەمان شێوەیە فەرقینە تەنها مانگی یەکی ساڵی 2000 و مانگی حوتی ساڵی 2021 کۆمەڵی برنجا جۆرا جۆر ئێمەش سلێمانی 700 تەمان لەوە بەش کرد پیانە و سەقەر شوێنەکە محمود ئیتی دوای بوو بە برنجی تایلندی ئەمریکا ئەم مانگە خۆشبەختانە ئێستا ئەمریکی بەحساب ئەمانگەمان بێت لەبەرەوە تاکید بن ئەو برنجێکەیەتە ئێرە باشترین جۆری برنجە بەڵام خۆمان لێرە کەڵی خراپە ئێمەش وەکو خۆمان وەکو وڵاتی وەکو بەڕێبەراتی خۆمان داوامان کرد باشترمان بۆ بنر چاکتاون ئینشەڵا باشەیە زەیتەکەش خۆتان ناگادارم بۆنی ماسی لێ ماسی پێکاتێکە لێ زەیت تا تێکەڵ کرا ئەو بۆنی ماسیتە بەحسابی خوان باشترین جۆرە بۆی مادەکانی زەیت زیاتر مەسەلەن مقاوماتی زیاتر کرد پاش ئێمەش ساڵی خۆمان بەرز کردو لانی هاوڵاتیان لان وەزارەتمان لانی بەڕێوەبەرەتی گشتی بازرگانی وەزارەتی بازرگانی خوانەوە ئەو مادان لابرا ئێستاکە خۆشبەختانە ئەم مانگی پێشوم زەیتی دار هاتووە نوعیتر زەیت هاتووە زەیتێکی باش هاتووە مێ دەکەم ئینشەڵڵا ئێمەش لەگەڵ هاوڵاتیانە هەچێ باش باوەتان بێ دەستان خۆش بێ کاک شەوکە سەبارەت بە گۆڕینی فۆرمی بەشە خۆراک کە دەڵێن دەکرێت بە ئەلەکترۆنی و دەکرێت بە ناسنامێک و کارتی نیشتیمانی لە جیاتی و فۆرمە گەورەی کە هەبێت ئەمە لە هەرێمی لە عێراق جێبەجێکرێت لە هەرێمی کوردستان تا چەند جێبەجێ دەکرێت هەروەهاگەر جێبەجێ بکرێت ئەو کارتە تا چەند کاراسانتر دەبێت وەک لە فۆرمەکە ئەوە شتێکی زۆر باشە ئەوەی کە بەرگێمان کردەوە خۆتەبعانەوە خۆی پەیوەندی هەیە بە بەڕێهاتنی رەخسیم سڵی خۆراکەوە مەرکەز تەبینەکانی عێراق کۆبوونان لەگەڵا کراوە باگەش کراون وەکو نمازێکیش دەدەوەک تاقی کراوەتەوە ئەم کارتە ئەلەکترۆنیشکی زۆر باشە ئەو کاتی جۆرە فڕفێ لە خۆراک دابێنێ هیچ جۆرێک مەسەلەن کابرا لە دەروی وڵاتە یەکسەر لە قەتی خۆراکی کرێ مەسەلەن ئەوانەی کە کۆمەڵی شتیان هەیە غیابین نامێنێ
ئەم کاتە وەکو شناسنامە وەکو هەیە گوای خێتە باخەلا شوێنەکبێ لێدێک خۆراکەت خۆت بەدێت نەبریکارەکە توانێت حەقی خۆخوا نەتۆ حق بریکارش خۆت چەند نەفەر دوێنە بە داوی نەکرێت چکە کۆد ئەلکترۆنی ڕێک ڕبتە بۆ وەزارەتی بازرگانی عێراق اینجا پێ حسەت بۆ لەوانەیە ئەمە لەمان زەرەکەین چکە کۆمەڵی خۆراک کەمکە ئەوانەی کە لە دەری وڵات شوێنەکان ببرێت بەڵام لەگەڵەوە کۆمەڵەوانی کە مستحقن وەریەگرن ئەوەی کە مستاق وەرەگری ئەوەی کە خەڵکی باشە وەرەگێت وڵای شتێکی باشیشە بەڕاستەکەی تر با نامێنێن فۆرمۆ شتێک ئەم هەوێت لە هەمیشە باشتر و شتێکی چاکردێش ومێ دەکەم ئینشەڵا هەچ کاتی عێراق جێبەجێ کرد و ئێمەش کوردستان بۆمان تا ئەمریکا جێبەجێ کاتە بڕیارەکەتان بۆ هاتووە بۆ من ناتوە تایسە هیچم بۆ ناچکە من تەنها جێبەجێکردنی خۆراکە وە لە مەرکەزتەمینە دەبن هەچ کاتی بۆ نایدا بێمە باشە کاکشەوە سەبارەت بە ئەگەر وەکو دوا پرسیار لە جنابتان یەکەم سەبارەت بە ڕاگررتنی بەشە خۆراکی مانگانی ئەو هاوڵاتیانی یاخود و خێزانانی کە موچەی مانگانەیان لەسەر و ملیۆنی خۆ دو سەرمایه‌دارانی کە پێویستیان بۆ بەشە خۆراکەنی ئەگەر بدرێ بە هاوڵاتیەکە مستحقتر بێ باشترە ئەمە هەنگاوەکان بەرەوەی کوێ ڕۆیشتون لە چ ئاستێکدان وەکو جەناب داگای باسم کردش عید بە ڕێبەتی ڕستیم سڵی خۆراکە جەنابی وەزیری بازرگانیش دوێن لە هەڵەبجە لێدوانێکی دابوو ئەڵێوانی کە موچەکانیان لەسەر ملیۆنی 500 خۆراکانیان دەبڕ مەسەل فۆرمەکەی نابرێت یعنی خەڵ با فەرقی ڕادەگیرێت ڕادەگیرێت مەسەل کویسە کۆمەڵە خەڵی کاتە ناوکەمە کوژێتەوە بۆ انتخابات ناتوانڕ ئەوانە نییە حەج بکرێت کە حەجب کرا خۆراکی دادرێتی ناوکەیە مێنێ لە ئەمە شتەکان نێرەمێن لە ئەمە بەحسا بەیانەوێ مەسەلە بۆ نمونە ئەو خۆراکەیەت با چینی فەقی استفادە لەکە کابرا مەسەل لە بازرگانێکە کۆمپانیایکی شتێکی مەعاشەکە مەسەلە وەزیرە جێگری وەزیرە مەدیر عامە وەکو خوان لە پلت باڵەکانیان مەسەل بەڕاستەکەی ئەو خۆراکە با بدرێ بە خەڵکی فەقیر ئێمەش پێ خۆشحاڵین هەچ کاتێ جێبەجێ کرام جێبەجێ هەرچەندوتم دوا پرسیار بەڵام پرسیاری ترم لا دروست بوو هاوڵاتیان هیچ ناڕزایەتیەکیان ئەوانەی بە تایبەت کە ئەو بڕیارە دەیانگرێتەوە بێگومانەوانی کە لە ڕاستەوخۆ موچەکانیان لەسەر حکوومەتی عێراقا گرتوێتیەوە بڕیارەکە بەڵامانی لەسەر هەرێمە تاسەش ناڕزایەتێک بەرزکراوەوە لایەنە هاوڵاتیانەوە کە واللهی تاسێمەشمان بۆ ناتۆکو ناڕازی بەڵام ئەگە خرارێکی لە بەڕاستی مرکزی بە جێبەجێکردی هەموو کەس ئامادەی بە جێبەجێی قبرارەکە بە جێبەجێک ڕان ناکەم کەسێک ناڕازی بێ لە مەسەلان چگەوەی کە ئەبرێل مەسە لە چینێکی فەقیرانیە لە چینێکە کە مستوای ژیانی معیشی زۆر باشە ئەوە نێکە بڵێ فەقیر چکە ئێمە ئەو بڕێنەی دێن بە فەقیرەکە مانوێت ژیانی فەقیرەکە زیاتر خۆشکەین دابینکەین تایس ناڕازیمان نەبینی و شتێکیش نابێت ئینشەڵا وەکو پێشموتین ئێمە لە خزمەتی هاوڵاتیان هاین و دووبارەم کەناڵ جانتان بانگێش دەکەم هاوڵاتیان سەردانی بریکارەکانی خۆراکەن چ خۆراکانی وەرگە بەڕاستەکەی بریکە هاوڵاتیانمانەیە پاس ساڵش سەردانیانەکە پاس 4 مانگڕە بوو کێشە بۆ ئێمە خۆراکە لە ئینەکە خراپە بێ لە کۆکانە خراپە لێ خراپە بێ نامێت و دوایشکێ گولە گازەیە کاڵە کاکە من خۆراکی نامەتێ خۆی لە ڕاستی قانونەکەی ئەوە ئەو خۆراکگرێت بە عێراق بەڵام من ناگەڕێن و بە عێراق 3 مانگ مەڵەتیشمان داوە بە ماوڵاتێک چ وەریگرێت لەبەر داواکار مچن کاراسانی بۆ بریکارەکانی خۆراکەن و خۆراکانی وەرگن و ئێمەش لە خزمەتیان و هەر هاوڵاتێک گلوی گازندێکی ئێمە ئامادە دەرگام کراوەی هەرگیز دای ناخین ئەمە گلێ گازەکان بە هەندوەرەگەین و خۆشم وەکو شەوکەت هەمیشە لە خزمەتیان زۆر سپاس لەشتان ساغ بێ کاک شەوکەت سپاس بۆ شەوکەت محەممەد بەڕێوەبەری دابشکردنی بەشە خۆراکی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەخێر هاتی دووبارە.